کاک دکتۆر بە لە گرنگی خواردن و خەوە دەستێ بکەین. گرنگی لە چییە؟ ئێمە بۆ ئەی بزانی چی گرنگە با بزانی مێشک چییە؟ باش. خی گەورە مێشکەی دروست کردووە علم زۆر گۆڕە جاران وامە نەزانی مێشک هەرەوەنەیە گەیشتینە 18 ساڵ یا 20 ساڵ و کامل بووین ئیتر مێشک گۆڕانکاری بەسەرا نایەت دەرکەوت نەخێر مێشک هەموو دقەیەک و هەموو سەعاتێک و هەموو ڕۆژێک بەپی ئەو زانیاریانە و بەپی ژیانی ئەو ڕۆژە گۆڕانکاری بەسەرایەت بەس بۆی گەورەی خوامان بۆ دەرکەوێ و عەزەمەتی مێشکی مرۆڤ لەشی مرۆڤ 100 تریلیۆن خانەیە یعنی 100 ملیۆن خانەیە تەنها مێشک کێشی بینی کیلۆ ڕبع بۆ کیلۆ نیوەکە بەڵام لە 130 خوێن و ئۆکسیجینی لەش ئەچێ بۆ مێشک چونکە بەڕاستی ئیشکردنێکی زۆری هەیە خانەکانی مێشک 100 ملیار خانەیە هەموو لەشی مرۆڤ مۆلیدەی تایە بۆ وزە هەموو خانەیەکی لەشی مرۆڤ خۆی وزە بۆ خۆی دروستەکە ئەو مۆلیدەیە کە بە مایکرۆسکۆپ بە چاو ناتوانین بیبینین بە هەزار حاڵی بینین ئەگەر گەورەیکەین بەقەدەر خۆر ئەم زانیاریە زۆر گرنگە یەک مۆلیدە کە ناوی مایتۆکۆندریایە بە عەرەبی پێڵێن بیوت الطاقە پاوەر هاوسز گەورەیکەین بەقەدەر خۆر 5000 قاتی خۆر 5000 ئەوەندەی خۆر وزە و گەرمی دروستەکە یەک مۆلیدە یەک خانەی مێشک 15000 مۆلیدەی تایە یعنی یەک خانەی مێشک گەورەیەکەین بەقەدەر خۆر 15000 زەربی 5000 کاتە 75 ملیۆن جاری خۆر گەرمی وزە دروستەکە ئەمە یەک خانەی مێشکی مرۆڤ ئەو مێشکە ئیشێکی زۆر معقەدی هەیە 100 ملیار خانەیە چەند خوێنبەر و خوێنهێنەر ڕەبتیان خوێنیان بووە بە 160,000 کیلۆمەتر یعنی دوو جار بە دەوری کوڕەی ئەرزیە پسوڕێ لەم کە لە بچووکەی مێشک ئەوەندە دەماری خوێنبەر و خوێنهێنەری تایە یەک کەس و لەوەش گرنگتر ئەم خانانە بەستراون بەیەکەوە بە نیورۆنز ئاعساب چۆن وایەری کارەبا نەقڵەکە درێژەکەی چەنە نزیکی 500,000 کیلۆمەتر دووری کوڕەی ئەرزی لە مانگ 384,000 کیلۆمەترە یعنی ئەوەندە و نیوی دووری ئەرز لە مانگ ئەوەندە و نیوی ئەوەندە ئەعساب لە مێشکی مرۆڤە لەم کە لە بچووکە باشە کەواتە چۆن ئیشەکەوە بینە ئەم زانیاریانە ئەمە ئۆرگانێکی زۆر معقەد و زۆر پێویستە بەڕاستی ئێمە ئاگاداری بین چی گرنگە بۆ تەلەبەکان بیزانن ئەو شتەی کە ئەی خوێنم چۆن لە مێشکما بمێنێ و من بچم لە ئەمتیحانە دەرەجەی باش بێنم بەڵام ئەمە نەک تەنها بۆ تەلەبە بۆ دایک بۆ باوک بۆ کە سوکار و بۆ ئێمەی گەورەش چۆن بتوانین کە شتێ فێربین ئێستا جەناب بتێ فێری زمانی فەڕەنسی بی سەیرەکەی زەحمەتە بەڵام بۆ مناڵ زۆر ئاسانترە فێر بێ چونکە هەدا 18 ساڵ و 20 ساڵ دروستکردنی خانەی تازە و ڕەبرتنی بەیەکەوە زۆر ئاسانترەوەی کە گەورانی بەڵام سێ شت هەیە بینەر ئەبێ بیزانێ جەنابیشتان یەکەم زاکیرە بە چی دروستە بێ زاکیرە یەکەم شت من ئێستا هۆنیاخانم بینی سەناخانم بینی یەکسەر بەشی ڕەسم لە مێشکما شکلی ئێوەی لەبەر کرد دوو بەشی دەنگ کە شوێنێکی ترە دەنگی ئێوەم خەزن کرد لەوانەیە جاری کە بە تەلەفۆن قسم لەگەڵکەن یەکسەر بزانم ئەمە سەناخانە یا هۆنیاخانە ئەگەر عەترێکی تایبەت بەکاربێنن بەشێکی شوێنی تری مێشک ئەو عەترێ ئێوە بەکارێنن خەزنیەکە ئێستا هەر من پرسیار لە هۆنیاخان بکەم بڵێم نەنکی جەنابەت وەزعی چۆنە یەکسەر شکلی تێتەوە بیر شێوەی دانیشتنی دەنگی چۆن قساکە و ئەو بۆنەی بەکارێ هێنێ و شخصیەتی تووڕەیە هێمنە سیرەکەی مجموعە معلومات هەر هەموو یەتە بەرچاوت ئەمە هەمووی بەشەکانی تری مێش مەربوطە بەیەکەوە کەواتە تەلەبە کە سەعیەکە یەکەم ڕەسمە بە چاو ئەیبینێ و ئەگەر بتوانێ بە دەنگیش بیڵێ چونکە ئێمە هەتا حواس زیاتر بەکاربێنین شتەکە باشتر لەبەرەکەین لەبەرەوە ئەگەر بیخوێنیتەوە هەم گوێت لە دەنگی خۆتە بێ هەم شتەکەش بە چاو ئەبینی یەکەم شت کە معلومات دروستە بێ
تۆ شتەکە وەرەگری ئەمە ئەچێ بۆ بەشی تایبەتی خۆی هی ڕسم بێ هی دەنگ بێ ئەچێ مەوادی شیمیاوی ئفرازەکە پێڵەن نیورۆ ترانسمیتەرس نیورۆ ترانسمیتەرس تقریبا 7 بۆ 8 بۆ 9 نوعمان هەیە ئەمە مەوادی کیمیاویە دوای پێتاڵی نەچی دروستە بێ چونکە زۆر مهمە زۆرمان هەبێ ئەنجا ئەم بەشەیتر وەری ئەگرێ و ئەیکا بە معلومات و خەزنیەکە بەڵام ئەمە شۆرت مێمۆریە ئەمە زاکری کورتە چونکە دوای چەند دقەیەک ئەو مادە کیمیاویە نامێنێ ئەڕوا لەش هەڵی ئەمژێتەوە بۆ ریساکلینگی بکە کەواتە ئێمە بێت چی بکەین تکرار بکەین یعنی تۆ جارێ سعید کرد معلوماتەکە ئەڵێ سەناخان و هۆنیاخان لە قەناتی پێیان ئیشەکەن جارێک دوای ماوەیە لەوانەیە بیرچێتەوە بیکە بە 2 بیکە بە 3 بیکە بە 4 باشتر خەزنە بێ ئەمە مادە کیمیاویەکەیە و ئەمە ئەو شوێنی کە ڕایگرتووە بەڵام بینەرانی خۆشەویست بۆ ئەوەی بە تەواوەتی ببەسترێتەوە بەیەکەوە بچێتە لۆنگ تێرم مەمۆری کە خەزن بێ لە مێشکتا و لە بیرن نەچێتەوە ئەبێ بەسەریا بخەوی بۆیە یەکەم تکرار دوم خەو ئافرین بۆیە گەورەترین هەڵا کە تەلەبە ئەیکاو کە خۆشم ئەم کرد شەوی ئیمتیحان خەوم ناخەوتم دانیشتم بە دیار کتێبەکەەوە تا 4 و 5 و 6 بەیانی و ئەنجا لە سعیەوە ئەچوم بۆ ئیمتیحان ئەوە لەشی مشکی تۆ هیچی خەزن نەکردووە مێشکی ئێمە کەی شت خەزنەکە لە کاتی خەوە طبعاً بەچی بۆمان دەرکەوت کاتی خەو خەزنە بێ سەناخان هۆنیاخان بینەرانی خۆشەویست تەجروبەیەکیان کرد مشکێکیان هێنا و چیپیان کرد بە مێشکیەوە ڕەبتی کۆمپیوتەریان کرد ئەنجا لابرینتیان پیشاندا لابرینت پێڵێن مەتاها ڕێگایەکە هەندێک یاری هەیە لە هەندێک مەجلەیە لە ئینتەرنێتە بەڕاستە ڕۆی بە چەپا ڕۆی سەریکە ئەگەیتە شوێنی داخراوە ئەوێ بگەڕێیتەوە تازە دەست پێ کردەوە ڕێگاکە بدۆزیتەوە ڕێگا دروستەکە بدۆزیتەوە سیرانکن مشکەکە کە هینیەکەن چپەکان مەسەلەن بەلای ڕاستە ئەڕوا لای چەپی مێشکی تووتێک ئەکاو لە کۆمپیوتەرەکە خەزنە بێ بەلای چەپە عینەن شوت و بەو شێوەیە مشکەکە معلوماتەکان خەزنەکە شەو دکتۆرەکە خەریکی نووسینی تەجروبەکە هین نەتیجەکانی ئەو ڕۆژە بۆ بەس لە بیری چوو بوو کۆمپیوتەرەکە بژێنێتەوە سەیرێکە تووتێکێت لە کۆمپیوتەرەکە ئیتر وتی تۆ بڵێ مشکەکە هەستا بێ و بەم شەوە تەمرینی کردی بێ بۆی بەیانی ڕێگاکە بدۆزێتەوە چوو سێرێک مشکەکە خەوتووە بەڵام مێشکی ئیشەکە مێشکی زاکرەکە دروستەکە ئەو معلوماتە خەز نکاتەوە ئێمە لە کاتی خەوە خانەی تازە دروست دەکەین ئێستا ئێمە من یەکەم جارە بتان بینم یەکسەر مێشکی من چیم پێوتن لە دوای ئەم چاوپێکەوتن لەگەڵ من مێشکتانە گۆڕێ گۆڕانکارێکە لە چیایە ئەم قسانی کە کردمان مێشکی تۆچێ خانەی تازە دروستکە وەکو چەکمەجەیەک ئەم زانیاریەی تێەکە بەڵام ئەبێ شەو بە سەریا بخەون بۆ ئەوی بە تەواوەتی لە چەکمەجەکە خەزن بێت لەبەرەوە زۆر گرنگە بەسەریا بخەوی بۆیە زۆر گرنگە تەلەبەکان چی بکەن کە سعی ئەەکەن سعات 11 شەو لەشی مرۆڤ هۆرمۆنی میلاتۆنین فرازەکە کە هۆرمۆنی خەوە ئیتر خوای گەورە خالق لەشی ئێمە وا دروست کردە ئێمە هەموو جیهازی کە ئیکڕین مانیوەلی لەگەڵە چۆنی بەکاری هێنی نێڵی ئاوی بەرکەوێ یان بەو چۆنی دلیلی استعمال لەشی مرۆڤ دەلی استعمال ئێمە بێ 11 بخەوین لە 11 میلاتۆنین چاوریە سووتێنێ بۆی وزە دروستکە لە کاتی خەوا ئیتر سیانەی لەشی مرۆڤە ئەمە دڵە مێشکە گورچیلێ مواعزاکان تازە کاتەوە بەڵام یەکێ لەو شتانە کە زاکرە دروستە بێ تەلەبەکان چی بکەن کە ئەو ڕۆژە سعیان کرد بەیانیەکەی سعی کرد نیۆڕۆکی دوای پێشیانڵم چۆن سعی بکەن کە من کردم لە سەنفی شەشە و ساڵی 83 بوو سەنفی شەش بووم شەشی عدادی لە سلێمانی دەرەجێکی باشمێنە نەتیجەکە و ئەزمون کردووە بەڵێ بەڵێ شەو کە ئەخەون کە چاویان نوقان نەچێ بە دیار مۆسیقاوە یان بە دیار فلیمێکەوە خەریک بێن نەخێر کە سعیەکەی کرد و چاوی نوقان بیر لەو شتانە بکاتەوە کە خوێندی لەو ڕۆژە بۆ ئەوەی مێشکی سێت ئەپ بکە مێشکی دانێ ببورن مێشکی لەسەرەوە سێتەکە لە کاتی خەوە ئەو معلوماتە خەزنکە چەند سەعاتمان پێویستە بۆ خەو ئەمیش توێژینەوەی لەسرە ئەڵێ سترێس زاکرە زەعیفەکە ئێمە بە ڕۆژ سترێسمان زۆرە و بە تابەتی لەم ژیانەوەمان لێ هاتوو ئەو مۆبایلە سترێسە بۆ ئێمە سترێسە بۆ مناڵ شەو کە ئەخەوین کۆرتیزۆن یەتە خوارێ کۆرتیزۆن کە بەرز بێ
هۆرمۆنێک هەیە خی گەورە دروستی کرد لە مێشکی مرۆڤ پێڵێن BDNF بنگلیزیەکە ئەڵێن بۆی ئەگەر هەندێک کەس کە زانیاری هەیە لە مەجای طبیە بزانێمە بەستم چییە برین گراڤ نیرۆترۆفی فاکتەر ئەوە پێڵێن گرۆت فاکتەری مێشک یعنی هۆرمۆنی گەشەی مێشکە ئەم هۆرمۆنی گەشە وای لێکە خانەی تازە دروست بێ کۆرتیزۆن سترێس ئەگەر بەرز بێ ئەو هۆرمۆنە کەمەکاتەوە لە کاتی خەوا ئێمە کە ئەخەوین 6 سعات کەمە 6 سعاتی خەو کەمە سەیریان کردووە هەر ئەوەیە خەوی ئێوە تاقیکەنەوە لە 6 سعات بکەرە 8 سعات لە 150 هۆرمۆنی کۆرتیزۆن لە کاتی خەوایەتە خوارێ زاکرێت باشترە بێت و سەحەتیش باشترە ئەمەش پێ بڕم ئەو هەشت کاتژمێرە بەسەریەکەوە بێیان 6 کاتژمێر شەو بخەویت ڕۆژ کاتژمێر ئاسایی ئەو ئیشی خۆیەکە وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا من بە هیچ شێوەیەک لەگەڵ خەوی ڕۆژانیم من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئانیم تەلەبە لە مەکتەب بێتەوە کە نانی خوارد بخەوێ ئەگەر قەیلولە بێ ئەبێت قەیلولە آخر قەیلولە چەنە وڵی کیشەوە بخەوێنی تر تاوە هەڵخەستینەوە تۆ هەتا تۆزێ مێشکت کۆرتیزۆن هێنیتە خوارێەوە بتەوێ بخەوی دەدەقەیەک دەوێ چەند ئەبێ بخەوی لەبەرەوە مۆزوعی من لەگەڵ خەوی ڕۆژانیم و توێژینەوەکانیش ئەڵێ خەوی ڕۆژ ینی ئەو سوودەی نییە چونکە لەشی مرۆڤ بە شێوەیەکتر ئیشەکە ئێمە لە کاتی ڕۆژە هۆرمۆنی میلاتۆنی هۆرمۆنی خەوە بۆچی سعیانزەی شەو ئفرازەکرێت کەواتە بۆ تەلەبەکان ئەوە بخەوێن بخەون و هەوڵدەن مەسەنە سعات 11 بخەون تا حەوتی بەیانی وانە هەڵەسن بۆ نوێژی بەیانیان نوێژەکە بکە و دوایەوە یەکسەر بخەوە ئەمە لە کاتی امتیحاناتە زەرورە سێ بۆ ئەوەی تەلەبە زیرەک بێ من ئەبێت چی بکەم ئەبێ وای لێ بکەم ئەم هۆرمۆنی گەشەیە کە خانی تازە دروستکە و مێمەری دروستەکە زیادی کەم لە مێشکە بەچی ئەتوانم زیادی کەم زۆر 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 ئاسانە ئەمە توێژینەوەی زۆر بەقوەتیەتیە سنتەرێکی زۆر گەورە هەیە لەسەر مێشک لە کەنەدا هەر سنتەرە بۆ ئەبحاسی مێشک ئەڵێ ڕۆژی 3 جار و 3 دقە جارێ بۆ ماوەی 3 دقە یعنی 9 دقە لە ڕۆژەکە کەس نییە 9 دقی نەبێ یا ڕاکردن بێ یا ئەگەر ناتوانێت ڕاکاسەوەفانی هەیە پاسکی لێک بێ بۆ ماوەی 3 دقە بە مستەمڕی بە هەموو قووەتێ بیکەی هەتا ئەگەیتەوە حدێک هەستەکەی هەناست بۆ نادرێت طبعاً ئەمە بۆ کەسانی کە دڵیان تەندروستە زەخت و شەکریان نییە و دکتۆر چی نەسیحەت کردوون بەڵام بۆ کەسانی کە تەندروستن ڕۆژی 3 جار و بە تایبەتی تەلەبەکان ئێستا امتیحانیان هەیە ئەگەر لە ماڵەوە پاسکیلیان هەیە باشە ئەگەر ناتوانن ڕاکردنیەک ئەگەر ناتوانن ڕۆشتنیی خێرا لە هۆڵەکەیا بێ لە حوشەکە بێ لە کۆڵانەکەیە هاتو چۆبکە 3 دقە بە سەریعی هاتو چۆبکە یەکسەر ئەو هۆرمۆنی گەشەی مێشکە دووقات زیادەکە کە دووقات زیادی کرد زاکیرەکەت باشترە بێ ئەنجا کەسایی ئەکەن تەلەبەکان هەوڵدەن دوای 2 سعات سعی چارێکێ دەدە قەسراحەتکە ئێستا هەرچی مؤتەمەرات هەیە لە دنیا کە ئەچین بەشدارە بین 2 سعات ئەنجا پێڵێن کۆفی بریک مەجالمانێ قاوەیە بخۆینەوە چایە بخۆینەوە بۆ ماوەی 10 دقە چارێکی ئەنجا دەست پێکەینەوە دوای 2 سعات تەرکیز نامێنێ مێشک تۆزێ ئیسراحەتیی ئەوێ لەبەرەوە 2 سعات سعی بکەن چارێکی ئیسراحەتکەن 2 سعات سعی بکەن چارێکی ئیسراحەتەکەن دکتۆر لەو ڕێستەیە چی بکەن زۆر جا کێشە ئەوەیە ئەو ڕێستەش کاریگەریەکی باشی نابێ گەرێمە باشی بەکارینێمین و پشوویتیانەیە پشوو کە چۆنە کاڵێن پشوو تۆ معنەوەی تازە وەرناگری بەس ئەتوانی قاوەیەک چایەک ئەتوانی مەسەنەن میوەیەک بخۆی ئەتوانی تەرکیز بمێنێ تەرکیز لەسەر سعیەکە بمێنێ بیر لێ بکە ئەوی خوێندت چونکە ڕپیت و تکرار زاکیرەکەت باشەکە ئەمە بەو ئیسراحەتە ئەگەر حەزەکەی مەسەلەن باخێکە گوڵێکە مۆسیقایەکی هەیە منە گوێی لێ ئەگری ئەتوانی گۆرانیەکە حەزی لێ گوێ لە گۆرانێکە کەی ئەویش ئەتوانی کاکتۆر باسی خەومان کرد ئێستا بینە سەر خواردن ئافرین چی گرنگە قوتابی لەو فترەیەکە خەریکی سعیکردن و ئەنجامدانی امتحانەکانەتی چۆن بخوات و چیش بخوات باسی خەو و جوڵەمان کرد باش دێنە سەر خواردن کە زۆر گرنگە چونکە هەندێک کەس خەو لەوانێ بەدەستخۆی نەبێ جوڵە لەوانێ مەجای نێ بەس خواردن بەدەستخۆیەتی باشە
ئەو نیورۆترانسمتەرانە کە لە هەمووی گرنگتر دۆپامینە کە بۆ لێرنینگ بۆ فێربوون و بۆ زاکرە دروستە بێ ئەمانە لە چی دروستە بن لە پێڵێن پیپتایدز کە جۆرێکە لە پرۆتینات و لە ئەماینۆ ئەسید لە ئەحمازی ئەمینی دروستە بێ ئەم ئەحمازی ئەمینیە لە نانا نییە لە برنجان نییە لە پسکیت و کێک و شەربەت و ئەندۆمی و معکەرۆنی و چپسان نییە لە کاربۆهیدراتان نییە لە کاربۆهیدراتان نییە جیاوازی کاربۆهیدرات و پرۆتین یەک شتە کاربۆهیدراتە چی پێک هاتووە CHO کاربۆن هایدرۆجین ئۆکسیژین بەڵام پرۆتین و پپتایدەکانی نایترۆجینی تایە ئەو نایترۆجینە ئەیکا بە پرۆتین جیناتی لەشی مرۆڤ پرۆتینە مێشکی مرۆڤ لە 160 چەوریە لە 140 پرۆتینە کەواتە لە خواردنە ئێمە پێویستمان بەو دوو شتەیە پرۆتین لەگەڵ چەوری من وتم ئەو مادە کیمیاوی کە ئەفرازەکرێ لێرەوە کە معلوماتی تایە معلوماتەکەیە لێرەوە ڕیسەپتەرەکان کە وەریەگرێ ئەو نیورۆترانسمیتەرانە ئەوە لە گۆشت دروستە بن بەڵام ئەو درگایەی کەوەریان ئەگرێ و خەزنیانەکە لە چی پێک هاتووە لە کۆلسترۆڵ کۆلسترۆڵ یعنی چی یعنی چەوری حیوانی یعنی زەردێنەی هێلکە کەواتە ئێمە پێویستمان بە پرۆتین و بە چەوریە بۆی زاکیرەمان بە قوت بێ لە خواردن و لە خۆراکە کەواتە بەیانیان باشترین خواردن بۆی ئێمە زاکرە دروستکەین هێلکەیە سپێنە و زەردێنە قەت سپێنە بێ زەردێنە مەخۆن سپێنە پرۆتینەکەیە زەردێنە چەورێکەیە بە کوڵاویان بە سوورەکە چۆنت حەز لێ دەڵام لە هەمووی باشترە چونکە گەرمی عادەتەن عەزیەتی هەموو شتێکەیە بە خواردن و بە چەوریش لەبەرەوە دەڵەمە بێ سوورۆکرا بێ کوڵاو بێ ئەنجا پەنیر پرۆتینی تایە چەوری تایە ماست زۆ گرنگە بۆ بورن لەری خۆڵی مرۆڤە 1000 نوع میکرۆب هەیە کە دەورە بینن لە دروستکردنی ئەو ئەنزیمانی کە مێشک بە باشی ئیشەکە بۆیە ڕیخۆڵی مرۆڤ پێڵێن مێشکی دووهەم یعنی لەشی مرۆڤ لە 100 تریلیۆن خانە دروست بووە تەنها 10 تریلیۆنی خانەی مرۆڤە 90 تریلیۆنی لە 190 لەشی ئێمە میکرۆبە ئێمە لەم لەشە بە تەنیانین نۆ ئەوەندەی ئێمە میکرۆبی تایە ئەبێ خزمەتیان بکەین ئەو میکرۆبانە خواردنیان چییە ڕیشاڵە بۆیە سەوزە زۆر گرنگە یعنی من هەر گۆشتێکم خوارد هەوڵدەم چەور بێ و ڕیشاڵی لەگەڵ بێ سۆزە لەگەڵ بێ بەس بابێنەوە بۆ نانی بەیانیان پەنیر بخۆ ماست بخۆ هێلکە بخۆ کەرە بخۆ قەیماق بخۆ تێر بخۆ بەس هەوڵدا ئەو نانەی کە ئەی خۆی پارچەیەکی بچووک بێ و ئەگەر بتوانی نان نەخۆی باشتر بەڵام هەندێک کەسە لێ دکتۆر ماست و پەنیر و هێلکەم بە بێنان بۆ ناخورێ منیشەڵێم باشە لە باتی بچی نانێکی گەورە بخۆی بە یەک هێلکەوە بە تۆزێ ماستەوە نیو نان بخۆ بە دوو هێلکەوە بە پەنیر و بە ماستەوە ئەنجا ئەگەر بتوانن چاکە شەکری تێ نەکەن ڕاستە بۆ خەڵک زەحمەتە بەڵام حەلی تر هەیە بۆ تەلەبەکان ئەتوانین هەندێ سویتنەر هەیە و ستیڤیا شتێکی باشە حەلێکی باشە توانی بەکاری بێنن کاکتۆرە لەسەرەوە زۆر کەسەیە لەوانەیە من خۆشمە مەڵای گەر شکر نەخۆمیان چایکی شیرین نەخۆم وزەم پێ نابێن تااقەتی هیچم نابێ ئەمە تا چەندێ ڕاستەیە بەدیلی ئەمە چییە؟ ئەمە ڕاستی شەو هەڵەشە چونکە ئەو لە شەی تۆ دوو جۆر وزەی هەیە شەکری هەیە و چەوری هەیە ئێمە لە خواردنا پرۆتینمان هەیە و شەکرمان هەیە و کە نیشانستە و کاربۆهیدراتە و چەوریمان هەیە خوای گەورە لەشی ئێمەی دروست کردووە ئەم لەشە تەسەوورکەین ئەو دیوارەی لە خشت دروست کردووە خشتی لەشی ئێمە پرۆتینەکەیە لەبەرەوە لەشی من حتا بتوانێت پرۆتین بەکار نهێنێ وەکو وزە دوو جۆر وزەم هەیە شەکر و چەوری تۆ خۆت قەرارەدی ئەم لەشەی تۆ فێریەکەی شەکر بەکاربێنێ وەکو وزە یان فێریەکەی چەوری بەکاربێنێ وەکو وزە باشە ئەگەر شەکر بەکاربێنی وەکو وزە ئەمە بنزینێکی پیسە چونکە ئۆکسسیجینی زۆرە کە چێتە ناو خانەکانەوە ئیلتیهابات دروستەکان لە خانەیە ئەنجا هەمان نەزانین شەکر قەڵاومانەکە ئەنجا هەمان نەزانین شەکر عەزیەتی مێشکەیە بە تایبەتی سنتەری زاکرە وردەوردە زەعیفیەکە بەڵام ئەگەر چەورێکە بخۆی باشترین خواردنە بۆ مێشک چونکە لەشی جگەری تۆ ئەم چەوری ئەگۆڕێ بۆ مادەیەکی تر کە پێیانڵان بێتە هایدرۆکسی بیوترێت PHB ئەنجا ئەمە چێ بۆ مێشک ئەڵەی بەنزینی سوپەری محەسەنە هیچ دووکەڵ ناکا و هیچ عەزیەتی مێشک نایە ئەمە یەک دوو جەنابەت باسی وزەت کرد شەکر من دایم تەشبیهەکەم بە پوش جەنابەت بە دیار ئاگرێکە و دانیشە و حەزەکەی 1 لۆری پوش بێنە پوشەکەی تێکە
کڵپەیەکەکە ئەگژێتەوە پوشی تێکە کڵپەیەکەکە ئەگژێتەوە کەواتە ئەگەر لەشی خۆت فێری شەکرکەی تۆ ئەبێ هەموو سەعاتێ پسکیتە چێکێ بخۆی کڵپەیەکی کرد وزێ یایەتێ دوای سەعاتێ وزەکە داوەزیەوە ئەبێ دیسانەوە شتێ بخۆیتەوە ئەنجە داوەزێتەوە لەبەرەوە تۆ هەموو ڕۆژەکە شەکرت بەرزەبێ نزمەوێ بەرزەبێ نزمەبێ لەبەرەوە هەموو خەڵکە زانێت تۆ بڕۆ نان و ماست خۆ دوای 2 ساعت برسیتە بەڵام بڕۆ 2 هێلکە بخۆتانی وەڕۆ توێری شتێکی گرنگی تر هەیە بۆ کەسانی حەزیان لە هێلکە هەندێک کەس ڕواکیە و حەزی لە شتی ئاژەڵی نییە زۆر چاکە ئێمە تەعویزیەکەین بە نیسک نۆک پاقلا ماش لۆبیا خەڵک بەیانیان نیسکێنە بخوا ترخێنە بخوا قەیچێکە پارچێنانی لەگەڵ کەواتە ئێمە لەشی خۆمان فێریکەین چۆریەکە بەکارمێنەوەکو زە نەک شەکرەکە ئەمە بۆ نانی بەیانیان ئەنجا بەس بۆ بەیانیان شیریش زۆر باشە بۆ گەورە نا بۆ مناڵ چونکە شیر پەرداخی شیر بەڵێ بۆچی بۆ گەورە باش نییە کاکتۆر چونکە شیر شەکری تایە پرۆتینی تایە چەوری تایە لەبەرەوە شیر گەشت پیاکە بۆیە ئەی بۆ دایک خوای گەورەوە لێکردووە هەتا 2 ساڵ شیری هەبێ بیا بە مناڵ بۆ وا لێ نەکرد هەتا شیری لێبێ ئەو نەی بەسە دومانگێکم هەتا ئیتر خۆی فێرە بێ خواردن بخوا لەبەرەوە شیر بۆ مناڵ زۆر زەرورە باڵای بێپەرزە بێت زۆر مناڵ هەیە کە باڵای کورتە باوەڕم پێ بکەن هەر ئەوەیە فێری کە ڕۆژانە شیری بێنێ بە تایبەتی بەیانیان باڵای بەرزە بێ ماسوولکە دروستەکان مێشکی گەشاکە شیر شتێکی عەزیمە بەڵام شیری تەڕی بێنێ وشکەکانی مێنێ ئەمە یەک بینە سەرنانی نیوەڕۆ پرۆتین لە چیا هەیە لە ئاژەڵەکانە ئیتر گۆشتی حیوان بێ مریشک بێ یان ماسی بێ بەڵام کامیان لە هەمووی باشترە باشە ئێمە وتمان خانی مێشک نیورۆترانسمتەرەکان ئەنزیمەکان ئەوەی هین دروستەکەن زاکرە دروستەکەن پرۆتینە بەڵام مێشک پێویستی بە ئاسنە بۆی وزە دروستکە و پێویستی بە زنکە بۆی دروستیکە و پێویستی بە ڤیتامینی بیەکانە بە تایبەتی ئەی تەلەبەی خۆشەویست بە تایبەتی ڤیتامینی B12 سنتەری زاکیرە شۆرت مێمۆری سنتەر لە مێشکا پێڵێن هیپۆکامپەس زۆر سپاس سنتەری زاکرە لە مێشکا پێڵێن هیپۆکامپەس بە چی چالاکە بێ بە ڤیتامینی B12 ڤیتامینی B12 لە گۆشتی سوورە زۆرە لە مریشک و لە ماسیا کەمە لە جگەرە زۆرە کەواتە هەوڵدەن گۆشت بخۆن جگەر بخۆن گورچیلە بخۆن ئەمە ئەگەر حەستان لێ نییە قەیناکە بڕۆن مریشک و ماسیەکە بخۆن بەس ئەبێ بزانن لە مریشک و لە ماسیە بۆیە ڕەنگیان سپیە ئاسنیان کەمە ئاسن خوێنی مرۆڤ بۆ ڕەنگی سوورە هیمۆگلۆبین خوای گەورە لە ئاسن دروستی کردووە ئاسنەکە سووری کردووە بۆیە گۆشتی حیوان ڕەنگی سوورە ئاسنی زۆرە ئەنجا ڤیتامین B12ەکانی تایە و ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژوو خوای گەورە کاتی مرۆڤی دروست کرد ئێمە لە ئەشکاو تاژیان ڕاوچی بووین لە پشت مێزادانە نوشت بووین وەکو جەنابتان ئێستا دانە نوشت بووین ڕاوچی بووین خۆڕاوە نان و برنج و پسکیت و نوتێلا و کۆرنفلێکسمان ناکرد ڕاوە ئاسک و حیوانمانە کرد و گۆشت خۆر بووین و جیا خۆر بووین باشە زینکەکە لە گۆشتی سوورە زۆرە لە مریشک و لە ماسیا کەمە ئەنجا بینە سەر چەوریەکان لەشی مرۆڤ وتمان ئەو دەرگایە کە ئەکرێتەوە لە کۆلسترۆل دروستبووە لەبەرەوە من کە گۆشتەکە ئەخۆم دووگەکەی لێ نەکەمەوە کە مریشکە خۆم نەچم تەنها سنگ بخۆم با مناڵەکان فێرکەم ڕانەکەشی بخوا باڵەکەشی بخوا هەموو بەشەکانی زۆر جاروات یەگەنراین بە سنسوودی هەیە لە مریشکە بەڕاستی چونکە 70 ساڵ لەمەوە پێش ئەو علمە تەکنۆلۆجیا کەم بوو لە ناو علمەوە ما ئوتیت من العلمی إلا قليلا علم پێشەکەی ڕووبارە ئەو شتەی ئەمڕۆی زانن سبەی شتیکەیەت جاران خەڵک تووشی جەڵتەی دڵە بووە سەیری دەماری دڵیانە کرد کۆلسترۆل نیشتووە بۆ ئەوتیان کاکە دوورکەونەوە لە چەوری دوورکەونە لە چەوری بەڵام سەیریان کرد لەوەتی دوورکەوتینەوە لە چەوری خەڵک تێر ناخوا ئەگەر چەور نەبێ ڕووی کردوێتەوە شیرینی ئیتر پسکیت و چێکە و برنجە و نانە و سەیران کرد نەخۆشی دڵ زیادی کردووە قەڵەوی زیادی کردووە شێرپەنجە زیادی کردووە زەخت و شەکرە زیادی کردووە کاکتۆر یەک پرسیار لە کۆتاییە چونکە کاتی ئێمەش خەریکە تەواوە بێ ئەو خواردنانە قوتابی باوە پرسیارێ بکەم قوتابی کاتێک کە چێ بۆ قوتابخانە بۆی ئیمتیحانەکەی بکە هیچ بخوای قوتابی وامان هەیە لە فەیەکە کڕێ هەیە پاقلاکرێ هەیە پارچەیە قاوە شتێکە کرا ئەمانە بخورێیان چۆن ڕێکی بخاوتە لەبێ ئەمە جیاوازە ئەگەر ئەو تەلەبە کە فێری شیرینیە کەواتێ مێشکی ئەو بەبێ شیرینی ئیش ناکە ئەمە پرۆسسێکە من ناتوانم بە ڕۆژ و دوان بیگۆڕم ئەمە لەشی مرۆڤ سیستمە
ئەگەر فێری شیرینی و فێری پسکیت و چێکە بەیانیان با بیخوا بە برسێتی نەڕوا ئەو کەسانی فێری هێلکە و پەنیرن بابی خۆن و بڕۆن بۆ مەکتەب لەسەر سیستەمەکەی خۆیان بڕۆن. بەڵێ بەڵام ئەگەر سەیریکەین جاری وا هەیە ئێمە ڕەمەزانە و هەموو ئیشێکەکەین و سعیەکەین قەیناکە با ئەمتیحان بە کەلۆری بەڵام ئەمتیحانی تر ڕەمەزانە و بە ڕۆژوین و چین امتحانین بۆ چونکە لەشی ئێمە تەسەور کە جەنابن لە ماڵەوە سەلاجەیەکت هەیە ئەگەر ڕۆژی جومعە بێ و دەرەوە بازار ڕێبێ ئێتۆ سەلاجە و مجەمیدت هەیە و دێ چێش لێنی ئەم لەشەی مرۆڤە وزەی خەزم کردووە من ئەگەر ژمی بەیانیانیش نەخۆم وزەم هەیە بەس ئایا لەشی خۆم ڕاهێنا ئەو وزەیە بەکاربێنێ من بۆ مناڵ باوەڕ ناکەم لەبەرەوە مێڵن مناڵ بەبێ خواردن بچێ بۆ مەکتەب ئەگەر فێر بووە مەسەنا ئەڵێ لەوەتی هەیە ئەو مناڵە فێرە نانی بەیانیان ناخوا من مشکلەم نییە با نان نەخوا بچێ بۆ مەکتەب و دڵنیا بە دەرەجێ باشێنێن چونکە کە نانیشی نەخوارد لەشی ئەو وزەی خەزم کردووە. جوانم سەکانە خۆش بێخوا. یەک پرسیاری کۆتاییمان ما ئەوش ئەگەی تر کۆتایی پێهێنین زۆر کات قوتابیەکان ئەگەر خۆیان بێ خود دایکیان بێ لە بینی سایکردنیانە قاوەیەک نسکافێ چایکیان بۆ حساب بۆ ئیسراحەتی مێشکەمە لە ڕووی زانستیەوە تا چەنێ دروستە؟ زۆر دروستە زۆر تەندروستە مێشکی مرۆڤ حەزی لە خواردنە بەس بزانم چی بەمێ باشترە بەڕای من شۆربایەکی نیسکێنەی بۆ بەرم یا سوپێکی گەرمی بۆ بەرم بەتایبەتی ئێستا دنیا زستانە بەس بچم پسکیت و شەکر و شیرینی بۆ برم ئەوە بۆ مێشک باش نییە. کاکتۆرەمە کاتمان نەماوە گەر لە کۆتایی یا شتێکمە بێ با بکەین بە کۆتایی بەرنامەکەمان. یەکەم سپاسدانەکەم بۆ ئەم هەلەی بۆ منتان ڕەخساند دوو تەلەبە نییە زیرەک و تەلەبە تەماڵ هەموو مرۆڤێک خی گەورە زیرەکی داوەتێ بەس چۆن تەعاملی لەگەڵەکەی چۆن خزمەتیەکەی یەکەم ئەرکی دایک و باوکە خواردنی باشی بنێ خەوی باش بێ دڵنیا بە هۆنیا خان سەناخان یعنی عایلە بینم لە ماڵەوەڵێ مناڵەکەم سەعات 2 شەو ئەخەوێ مستحیلە تەندروست بێ مستحیلە لە مەکتەبە زۆر کەمیان زیرەکە بن عادەتەن مشکلەی هینیانە بێ سعیکردن و تەندروستیانە بێ سێ ئەمەش زۆر گرنگە باسی کەم مۆ مامۆستا بە ڕێزەکان هەموو سنفێک لەوەتیەوە دەرسەڵێنەوە تەلەبەی زیرەکی تایە تەلەبەی مامناوەندی تایە تەلەبەی تەمەڵی تایە ئێوە هەوڵ بن کە دەرس ئەڵێنەوە دەرسەکە بۆ زیرەکەکان نەبێ دەرسەکە بۆ تەمەڵەکان بێ تەمەڵەکان خۆیان تەمەڵ نین بەڵام هەندێک زروفی ژیانیان لە ماڵەوە لە دایک و باوکەوە لە خەوە لە خواردنیان وای لێ کردو مێشکیان ئەو چالاکی نەبێ لەبەرەوە ئەحتیمامیان پێبن لیان تووڕەمە بن یان هینیان مەکەن بۆ سەعی ناکەی بۆ سەعی ناکە یا لەی تووڕەبی هەوڵدەن ئیحتیمامیان پێبن زیرەکەکان زروفی ژیان ئێستا من زۆر جارەڵێم زۆر کەس هەیە لەم سیروانە زیرەکتر و بەتواناتر بەڵام زروفی ژیان وای لێ کردووە یان دایکی زوو ئەمری خواردووە یان باوکی مەجبور بووە بچێ ئیشکا بۆی عایلەکەی بەخێوکە لەبەرەوە ئێمە نابێ غڕورمان هەبێ ئەبێ متەواضع بین خی گەورە هەموو کەسێک بەشی خۆی زیرەکیەوە دەسەکان خۆش بێ زۆر سپاس بە ئامادەبوونە زۆر بەڕێز دکتۆر سیروان عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی قەڵەوی و خۆراکەم بەرنامەیە لەگەڵمانە بوو ئێمە استفادەی زۆرمان کرد لە زانیاریەکانە بێگومان قوتابیانی سودێکی سودیان لێبێنێ. سپاس بۆ